زنجیرە دەرسێک دەست پێ ئەەکەم بە پشتیوانی خی پەروەردگار بۆ زیاتر هۆشیاریکردنی ئەو برا گەنجانەمان کە دەربارەی ڕەوتە پرسن. بیرۆهۆشێکی سیاسیمان بۆ دروست بێ، بیرۆهۆشێکی فکری، بیرۆهۆشێکی تەنزیمی و ڕێخستن و چۆنێتی کۆمەڵکاری، باس لەوانە لەم زنجیرە دەرسانە ئینشاءڵڵا جار بۆ جار باس لە خاڵێک لە خاڵە سەرەکیەکانەکەم کە ڕۆشنبیریمانی پێ زیاد دەکەم. وە لە هەمان کاتیشە ئەتوانین لە سەلماندن و چەسپاندنی واتە بە عەمەلیکردنی ئەم دەرسانە ئەتوانین بگەینە بیناسازی کۆمەڵکاریەکی عەقائیدی کە بتوانە گۆڕانکاری ئینشاءالله تعالی دروست بکە. هەموو کەسێک کە ئینتیمایە بێ بۆ گروپێک، بۆ جەماعەتێک، بۆ کۆمەڵێک، بۆ قەومێک، بۆ حیزبێک، بۆ هەر ڕێکخراوێک مەدەنی، سیاسی، کۆمەڵکاری، مەدرسەیەکی فەلسەفی یا دینی، هەرچی شتێک بێ پێویستی بە 4 ڕوکن هەیە. ڕوکنێکیان زانینە، ڕوکنێک ئیعتیقادە، ڕوکنێک سەمع و تاعە دەربڕینە گوێڕایەڵی ملکەچی، یەکێکی تریشان سەلماندن و چەسپاندنێتی بە ڕەفتار.